کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کار و پرۆژەکانی وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە پرۆژەکانی ئەو وەزارەتە و ڕێنمایی ئەوان بۆ زەوی دابەشدوو کە گرفتێکی گەورەی لێکەوتۆتەوە بە تایبەت لە نێو هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان باز لە گرفتەکانی ئەو زەویانە دەکەین کە لە ڕابردوودا حکوومەت دابەشی کردوون ئێستاش تەنها بەس کارتیان ماوە هەرێکەی ئەم کارتانە دەبن بە تاپۆ و خەڵک دەتوانێت مامەڵەی لەگەڵدا بکات گەڕەکە تازەکان وەزارەتی شارەوانی کەی خزمەتگوزاریان پێشکەش دەکات شەقام و کۆڵانەکانی نێوشاری هەولێر کەی ئاوەدان دەکرێتەوە و نۆژەن دەکرێتەوە لەگەڵمان بن لەم بە دوواداچوونەدا وەڵامی ئەو پرسیارانە وەردەگری. زیاتر لە مانگێکە خەڵکێک پەیوەندی بە ئێمە دەکا سکاڵان هەیە کێشان هەیە دەڵێن ئێمە کۆمەڵێک پێشمەرگەین لە ڕابردوودا زەویمان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە دوای چەندین ساڵ تەنیا یەک کارتمان وەرگرتووە تاوەکو ئێستا ئێمە ناتوانین مامەڵە بەو زەویانە بکەین ناتوانین بلۆکێکی لەسەردا بنین خانووی لەسەر دروست بکەین گرفتەکانی ئەوان دیارە گرفتێکی زۆرە ژمارەیەکی یەکجار زۆرە من حەزم کرد لە نزیکەوە لەگەڵ ئەو پێشمەرگانە قسە بکەم کە خاوەن زەویەکەن بزانم کێشە و گرفتەکانیان بەڕاستی چییە سڵاوتان لێبێ ئێوە لێرە گربوونەتەوە داخوازیتان چییە کێشەتان چییە؟ بەڵێ کێشەمان زۆرە ئەم زەویانەی کەرتی چلوەشتی پێشمەرگەی پێوەند بەعەکە لە 2008 تەوزیع کراوە تا ئیستا هەر کارتە تا ئیستا نەبوو لە 2008ەوە لە 2008 ئەمانە تەوزیع کراوە تا ئیستا کارتە کەواتەوە 11 ساڵ تێپەڕیوە 11 ساڵ تێپەڕیوە بگرێ لەوانەیە 11 تریش تێپەڕێ ئەگەر ئەمە ناوە بکەن ئەم ئەرزانە کە تەوزیع کراوە سعرەکەی 40 وەرەقە بووە ئیستا هاتۆتە سەر 70 وەرەقە پارەی کەوانتەرێکی ماڵە مەسوولێک ماڵە بەرپرسێک ناکات بەڵێ ئەم زەویانە لەگەڵ ئەو مڕازاتان کردووە سەردانی شارەوانیتان کردووە زۆر کات بۆ خۆم وەکو نووسینگا وەکو ساحب عەرز سەردانی شارەوانیمان کردووە بە حرکە شارەوانی عام هیچ جواب داوانەوەکانی هەرڵێ بەسەر چاپ باشە چەند پێشمەرگە و زەویانەی وەرگرتووە زیاتر لە 3500 پێشمەرگە عەرزی وەرگرتووە هەر ئەوێژ نییە بە حرکە ئێستا دوو شوێنیان ناوە بە پێشمەرگە و بە شەهید یەکیان لە باشووری هەولێرە یەکێکیان لە باکوورە هی شەهیدان 50 وەرەقەکە هی بە حرکە 70 وەرەقەکە دوێنێ عەرز هاتوۆتە لامان هی بە حرکە هی پێشمەرگە بووە سەحەبی شەهید بووە خێزانەکەی هێناوێتی نووسینگە پێی تۆ کاکە جانێمە بە 20 وەرەقە لێ دەکڕێت لەبەرەوەی شەهید بووە دەچێتە قاسرینەوە بە تۆزوبا بۆتە تۆزوبا بڕۆ تۆ هەقیچنەوەی بە 20 وەرەقە لێ دەکڕێت باشە تۆ وەکو پێشمەرگەیەک ئەم زەویە دووەرگرتووە نییە تۆژێکێکی لەوانە باشە بۆچی زەوی ئێوە تاپۆ نەکراوە یعنی ئەو پرسیارەتان کردووە؟ خۆشی مادونەوی بەڕاستی کاکامەرانی بەداداچوونمان کردو بۆ زەویانە بەڵام تەنها هۆکارەکەی ئەوەیە چینی پێشمەرگەوەنی کردووە یعنی ئەگەر چینی مامۆسای زانکۆ بۆ شوێنەکان یا شوێنێکی ڕاقی بوو بەڵام چونکە چینەکە چینێکی پێشمەرگەی فڕیان داونەتە جێگایەک تا ئێستا خەڵک نازانێ مەکانەکەی لەکوێیە بۆ دووەم کاکامەران بەڕاستی ئەو ئەرزانەکە دراوە بە خەڵک ئەو صاحب مەڵک کە مستەفید بووە قەرەبوو کراوەتەوە شوێنەکەی دیاری کراو نییە صاحب مڵکەکان دیسان کێڵیانەتەوە کردیانە بە عەرزی کشت و کاڵی یعنی بەڕاستی چارە نووسان دیار نییە دیار نییە جێگەی نە خەدەماتی هەیە لە ڕێپێدرانی هەیە دوای 11 ساڵ ڕێپێدرانیش باشە ئێوە پێم بڵێن ینی خەڵکی هەژارتان تێدایە من ئەوەندەی بزانم پێشمەرگە زۆربەی زۆری چینی هەژارن ینی پشت بە موچەیەک دەبەستێت کرێچیتان زۆر پێدایە؟ بە تاکید ڕێژەیەکی زۆری پێشمەرگە کرێچیە بەو پارچە زەویە مستەفید کراوە بەو پارچە زەوی مستەفید کراوە لەگەڵەوە شاو پارچە زەویە پێی دراوە تاپۆ نەکراوە تەنها کارتێکە هۆکاری پارە نەکردن و ڕەواج نەبوونی لە بازاڕ ئەم زەویانە گەڕێتەوە بۆ نەبوونی تاپۆی خەڵک هەموو کەسێ نایکڕێ دووهەمیان شوێنەکە دوورە سێهەم خزمەتگوزاری هیچی بۆ نەکراوە دەخڵ و دانە باشە ئێستا ئێوە پێیانتان چێ دەتانەوێت چیتان بۆ بکرێت وڵات پێیامان ئەوەیە داوا لە سەرۆکەکەین چاو بشێنێ بۆ پێشمەرگانە ئێمە هەموو پێشمەرگەی ماندوین پێشمەرگەی هیلاکین ڕفیقی ئێمە لەم لاولەیە ئەرزی وەرگرتووە
ئەوەی 11 ساڵی ئێمە هەر ئەڵێن بە حرکە و بە حرکەی پارچەوەرەکەیان پێداوین داوا لە حکومەتی داهاتوو ئەەکەین کاک مەسرور بێت بە هاوارمانەوە ئەرزەکانمان بۆ بتۆ نازانین لەکوێ پێشمەرگەمان هەیە ڕەفیقەکانمان شەهید بووە عایلەکەی ئەڵێن بە ئەرزەوێ لە بە حرکە وەڵام نازانین لەکوێ ئەرزەکەی باشە ئەو زەویە ئەگەر تاپۆ بکرێت ژیانتان دەگۆڕێ ئەوەی پێشمەرگە بێ ئیسپادی لەو زەویانە نەکردووە خەڵکی تر مەگەر ئیسپادی لە بکات دوای ئێمە بەڵێ ژیانمان دەگۆڕێ ئەگەر تاپۆ بێ هەموو هەولێر معاملەی پێوەکە بەڵام ئێستا بەتەنها ئەتوانم بڵێم لە هەموو کەس زانە دوو نووسینگە معاملەی پێوەکە لە بە حرکە و تەلەفۆن بۆ ئێمە یعنی ئەو زەویانە بۆتە جێی گومان ینی متمانەی تێدا نییە لەلایەن خەڵک خۆشمان گومان لە خۆمانەکە لەوانە برادەرەکەمان بەس خەڵکی ئەوە بەس خەڵکی ئەوەرە زەویەکانی ئێوە گەنم و جوێ بەنسبەت نووسینگەکانیش هەموو نووسینگەکیش کڕین و فرۆشتنی پێوە ناکات کۆمەڵی نووسینگە وەکو 50 دەستەژمێنە کە کڕین و فرۆشتنی پێوەکە نەویست باشە ئێوە کۆمەڵێک پرسیارتان وروژان ئێمەش هەوڵ دەدەین لەگەڵ بەرپرسان لە وەزارەتی شارەوانی وەڵامی پرسیارەکانتان وەربگرن. ئێوە دەستان کردووە بەوەی کە لە هەندێک گەڕێک لە شاری هەولێر خزمەتگوزاری پێشکەش بکرێت لە کاتێکدا بەهۆی قەیرانەکان ماوەیەکی زۆرە خزمەتگوزاری وەسەندراوە. زۆر سوپاس هەروەک خۆت دەزانی شاری هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا یعنی میزانیان بۆ جێکی تایبەتی بۆ تەرخان نەکراوە بۆ شاری هەولێر وەکو کە پایتەخت شیاو بێت بۆی خرج بکرێت ئەو چێشە و کەم و کوڕی یان ئەو پرۆژانە پێویستە جێبەجێ بکرێت کە لە ڕووی لەوانێ ئاوەڕۆبی تۆڕی ئاو بیان چەندی پرۆژێتری خزمەتگوزاری ئەو گەڕەکە نوێیانەبی کە خۆتان دەزانن شاری هەولێر کە پایتەختە خەڵکەکی زۆر ڕووی تێدەکات نیشتە جێبوونی تێدا زۆرە بە خێرایی فراوان دەبێت بۆیە پێویست دەکات بە میزانێکی تایبەتی بۆ تەرخان بکەوەی من تێبگەم بە درێژایی مێژوو بودجە بۆ هەولێرەوەکو پایتەخت بەو شێوە نەکراوە کە بەناوی پایتەخت بێت بۆی چەندین پرۆژەی گەورە و یان استراتیزی یان گشتگیر بتوانین هاوشەوەی پایتەختەکانی دنیا بڵێ ئەوەی دەکرێت بە سەراحەت زیاتر خاستن لەو چەند ساڵی ڕابردوو بۆی ئەو قەیراندارەیەوە ئاحتیمال زیاتر لەسەر ئەو داهاتانەی خۆمان کراوە چەند پرۆژەیەکی استراتیزیش لە شاری هەولێر ئەنجام درراوە لە ڕێگەی وەزار شارەوانی و وەزارەتی دارایی لە ڕێگەی قەرزەوە بووە کەورەکو و شەقامی 120 و شەقامی دووسێ قۆنا دوی تەوا بوو سێمش بەرەو ڕێیە یان شەقامی 150 گرێ بەس ئەنجام درراوە و چەند پرۆژەیەکیش لە ڕێگەی پارێزگاوە بوو میزانەیە کە میزانێکی محدود بوو تەرخان بکرایان لە ڕێگەی ڕێکخراوەکان و منەظەمات بوو چەند پرۆژێک کرا لەو ماوەی دوسێ ساڵی ڕابردوو ئەوەی ئێمەش کە وەکو سەرۆکات شارەوانی ئەنجاممان داوە تەنها ئەوە بۆ لەسەر داهاتی سەرۆکات شارەوانی بووە 170 داهاتی خۆمان خرج کردیتەوە لەگەڵ فرۆشتنی زەوی و ڕوکنایە کە 100 کراوەتە پرۆژە باشە بۆ بورە کاک سامان کەوایە ئەوەی کە من تێگەیشتبم بەقەدەر ئاوەدانکردنەوەی هەولێر و ئەو بودجەی کە لە بەردەستی ئەوەی هاوتەریب نییە بێگومان زۆر کەمترە بە پێی ئەو خواست و پێداویستێ نیە بەڵام لەگەر ئەوش دەتوانیتمان ئەمە بۆ نمونە لە ساڵی 2010 کە داهات خۆمان نزیکەی 30 میلیارد بوو نزیکەی 9 میلیارد دینارمان کردە 130 پرۆژەی زۆرا زۆر ئەم ساڵیش وەکو ئەو دووسێمان گجی یەکەم وەکو وەرزیەکەم خۆشبەختانە نزیکەی 2 میلیارد دینار ڕەزامەندی 20 پرۆژە زۆرا زۆر دراوە پرۆژەکانیشمان لە سێ تەوەردا بەش کردووە یەکەمیان ئەوەیە کە بەهۆی ئەو بارانبارینە زۆرەی و ماوەیەکی زۆرە لە شاری هەولێر شەقامەکان سیانە نەکراتەوە پێویستی بە چاکردنەوە بوو کە قۆرت و ساڵ دروست بۆ لە زۆربەی شوێن میزانەی پێویست تەرخانکرا وەکو قۆناغکردنەوەی نۆژەکردنەوەی شەقامەکان کە لە ڕێگەی هەر شارەوانی کارگەی قیر خۆمان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان دەست پێ دەکەین و لە چەند ڕۆژی دابێ هەموو شوێنەکان دەگرێتەوە بەردەوامیش دەبین ئەگە پێویستی بە میزانەکە بۆ قۆناغی تریش و ئەوەی ترکە بڕیارمان لەسەرداوە ڕەزامەندیشمان وەرگرتووە کە شەقامی سەرکی 100 مەترێ لە شاری هەولێر کە ماوەیەکی زۆرە پێویستی بە دووبارە قیرتاوکردنەوە بوو تەبەقەی دووەم بەڵام لەبەر ئیمکانێت نەبوو ئەو ساڵ خۆشبەختانە میزانی بۆ تەرخان کراوە قۆناغی یەکەم و دووەمیش کەوتە بواری جێبەجێکردن و ومێت دەکەین لە ماوەی ئەو ساڵ بتوانین شەقامی 100 سەر تاسەری ئەوی ماوە بە چەند قۆناغێک لە سەداتی خۆمان ئەوەی سێم دەمینێتەوە ئەو گەڕەکانەیە بە سەراحەت زیاتر گەڕەکە نوێیەکانە پێویستی خزمەت گوزاریەکان تەواو نەکرابوو زۆربەی دەکەوێتە دەرەوەی شەقامی 120 هەر ئەوە بوو لە هەشتی حەسار و دەستمان پێکردوکو قۆناغی یەکەم پرۆژەکە ئیحالەش کراوە لە چەند ڕۆژی ئایندێکی نزیکدا دەست بەکار دەکات بە هەوڵیش دەدەین دوو
هەتا سێ مەرحەلەی تریش لە هەشتی حەسارێک ئەنجام بدەین ئەو ساڵ هەروەها گەڕەکی ڕۆشنبیریمان هەبوو کە چەند گەڕەکە تەواو نیشتە جێ ئاوەدانەخانەی لێ دروستکراوە بەڵام شەقامەکان دروست نەکرا بوو خۆشبەختانە ئەویش موافقی لەسەر کرا 306 میلیۆنە تەواوی شەقامەکان دەکرێت لەواتە هەشتی حەسارۆک گەڕەکی ڕۆشنبیری هەروە لە سنووری شارەوانی چاری گەڕەکی فەرمانبەرانمانەیە کەرتی هەشتەزاری بەشێکی ما بە قۆناغی سێم ئەویش کەتە بواری جێبەجێکردن ڕەزامەندی لەسەر درا و میزانێمان بۆ داناوە لەم چەند ڕۆژ دەست پێ دەکات لە سنووری شارەوانی شەشی سێ گەڕێکمان هەبوو بە نیشتە جێ بوون ماوەیەکی زۆر بۆ نەماتوانی بۆ خزمەت گوزارە بۆ بین ئەوە بوو ڕەزامەندی پێویستمان وەرگرت کە ئەو ساڵ بتوانین بە چەند قۆناغێک هەوڵ بدەین خزمەت گوزاریان بۆ بین ئەویش کەرتی گەڕەکی نازماوەمان هەیە گەڕەکی مامزاوە هەیە لەگەڵ گەڕەکی زەحمەدا کە قۆناغی یەکەم ڕەزامەندی لەسەدرا بتوانانی شەقامەکانیان تا جیاوازیتان نەکردووە لەنێوان گەڕەکە هەژار نشین و بڵاکەس ئەو ساڵ تەرکیزمان زیاتر لەسەر ئەو شوێنانە کردووە کە بەڕاستی کە پێویستە خزمەت گوزاری هەبێت وەکو بێتە گەڕەکە چڕێک پێ زۆر باشە کاک سامان دەچینە سەر تەوەرێکی دیکە کە ئێستا پرسیاری خەڵکە بەڕاستی زەوی دابەشدوو کە پێی دەگوترێت تەقسیم دوو بە زۆربی دەرام خەڵکدا ئەمە ئەو بڕیارە چی بەسەر هات لە کاتێکدا دەگوترێت ئەم بڕیارە ڕاستە وەزارەتی شارەوانی داویەتی حکوومەت داویەتی بەڵام بەس لە هەولێر جێبەجێ بێگومان ئەمە وەک سەرۆکاتی شارەوانی پێشتریش یعنی بەو شێوەش ئیشکالێتەی وان نەبوو با بڵێن لە دابەشدوو تەنانەت ئەوە نەبێت حقەتەن کە بۆی ئستیغلالکردنی لەوانەیە لەلایەن ئەوانەی کە بازرگانی بە زەویان بەخان و یان کڕنوفرۆشتنی پێ دەکەن چەند گەڕەچێک بوو وەکو ڕۆناچێ مفتیە هەندێک گەڕەکی وهەیە لە ناو شاری هەولێر کە خانی 600 یان 300 کەوایە سەرتاسەری نەبوو دەکڕیەوە کێشە دروست بوو بەڕاستی ئەمە لەگەڵەوە نەبووین بە هیچ شێوەیەک هەر ئەوەش بوو بۆ هۆی ئەوەی دەرچوونی ئەم ڕێنمای بەڵام کە ئەم ڕێنمایش دەرچوو پێویستە لە هەموو شارەکان وەکو یەک جێبەجێ بکرێت لە شاری هەولێریش ئەمە گوامان پێ باش بوو ئەو گەڕەکانەی کە پێشتر کراوە زۆربەی زۆری تەقسیم دوی تێدا کراوە ڕێ پێ بدرێ و بۆی چکە ناکرێت لە شەقامێک تا 15 خانە دابش دوکرات دوسێ خانوما بێ ڕێ لێ بگری لەوانەیە ببێتە هۆی دروستبوونی کێشە زیادبوونی کەمبوونی نرخە یان زەرمەند هاوڵاتیان تێدا زەرمەند دەبن بۆیە ئەمە وەکو شارەوانی هەولێر زیاتر کرد تەرکیزمان لەسەوە کردو گەڕەکە نوێیەکانە کردی با بڵێن ئێستا هەشتی حەسارۆکمان هەیە باغڵ و منارەمانی ئێستا ڕێنمای تایبەتمان بۆ دەرکردووە کە نابێت تەقسیم دوو بکرێت گرجوتیان کەوای ئێوە وەکو سەرۆکایەتی شارەوانی هەولێر لەگەڵ ئەوەن ئەو زەویانەی لە پێشوودا دابەشدوو بۆ ڕێگان بێگومان پێمان باشە لەسەر ئەوە شەر لەسەر داواکاری خەڵکیش بوو بەڕێز وەزیری شارەوانیش ئاماژەیە پێدەهر لە ڕاگەاندنەکان کە لەلایەن لێژنەیەکی تایبەتیان لە وەزارەتەوە چەند پێشنیارێک کراوە کە ئیعادەی نەزەر لەو ڕێنمایە بکرێت تەوەقع دەکەین کە دوای ئەو دیڕاستەکە لە وەزارەت پەسەند بکرێت چەند ڕێنمایەکی لە حەق دەربچی بۆ ئەوەی ئەو شوێنانێک کە دابش دوی تێدا کرا و ڕێ پێ بدرێت ئەمە ماوەیەکی زۆر دەبا ئەمە لەبەر ئەوەی بڕیارەکەش لە وەزارەت دەرچوە چاوەڕە دەکەین لە وەزارەت بە فەرمی بۆمان بێ و تامین بکرێ ومەدیش دەکەین بە زووترین کات بێ بۆی ئەو کێشانە چارەسەر بوو. بابزانین ئەو زەویانەی پێشمەرگا کە ژمارەیان وەکو دەگوترێت 2500 پارچە زەویە کارتیان وەرگرتووە بۆچی تا ئێستا نەتانتوانیوە سەنەدیان پێ بدەن تاپۆیان پێ بدەن ئەوە یەک لە کێشەکانە کە لە زۆربەی زۆری شارەوانیەکان ئەو کێشەمان هەیە کارتەکان نەبوویتە سەنەد بەڵام لەگەر ئەوەش ئەمە ڕانەوەستاینە لە کەزنەزان لە دارەتوو لە بنەسڵاوە لە پیزین لە شەقڵاوە لە زۆربەی زۆری جێیەکان کارتێکی یەکجار زۆرمان کردیتە سەنەد ئەوانیش دەکەین بە تەئکید بەس کە دەنێن کات ناتانی بەڵێنێکی تەواویان دەیبرێ ئەوەندە مانگەیتر بەس بە تەئکید ئەو برا پێشمەرگانە لە بیرمانە کە دەتانین برین لەبەرەوەی ئەو پێشمەرگانە وایان کرد ئەمە ئەوڕۆ لێرکانە بە ئیسلاحاتی بژین و ئەوەش دەرێن ئەو پێشمەرگانە قەت حەقیان ناسووتێ مستەحیلە ئەو کارتە ڕسمیە درایە واجیبی مەیە کە بە هەموو شێوەیەک ئەو کارتانە بکەینە سەنەد و دەشیکەینێ بەس جیهەتە و دوو سێ نییە هەتاوەکو برێن بە سەرعەت مەسەلەن بۆ نمونە بە 3 مانگ بە 6 مانگ تەواو دەبێت باشە بە ئەنقەستی پێشمەرگەکان دواخراوەکو خۆیان باسی لەوە دەکەن یان مەسەلەکە تەکنیکیە
مەسەلەکە هەمووی تەکنیکیە لۆمە هەموو هاوڵاتینە بەس ئەمە وەکو گوتمان لەو زروفەی ئێستا پێشمەرگا ئەولەویەت و ئەفزەلێتیشی دەدەینی لە زۆر کار و چالاکیەکان کە دەکرێتن ئەم قەستی تێدانیە لە هیچ لە شارەوانی سەرۆکی شارەوانی هەولێر دەڵێ هەموو ئەو کارتانەی لە ڕابردوو ماون لە ماوەی 6 مانگی داهاتوودا تەواوی کارەکان وا دەکەین ببێت بە تاپۆ سەنەد ئێوە دەتوانن ئەو قسەیە بکەن ئیمەش دەتوانم بە 6 مانگ کارەکانی خۆمان تەواو دەکەین اینجا دەمینێ لە بۆ تاپۆی بەس کە هەموو سەنەدەکان جوایز کراوە هەمووی کارە فەنیاتەکانمان هەموو تەواو کرد تاپۆ ئاسانتر دەبی لۆ تاپۆش ئاسانتر دەبی ئەو وەختی هاوڵاتیش مطمئین دەبیتن کە ئەوە لە ئیشکردندایە و لە تەواوبوونە دەبتە سەنەد باشە ئەو کارتانە مامەڵەی بازرگانیان دەتوانن کڕین و فرۆشتنی پێ بکەن ئەو خۆیان بەڕاستی کڕین و فرۆشتنی پێکرایە و دەکرێ و بەردەوامیشە بەس ئەمە چ دەکەین لێرە کە هەر کارتێک بێتەکنەما ئیلا داوای ساحیبەکەی دەکەین ئی کارتەکەی ئەگەر ساحبەکە نەتوانی بێ دەبی وەکالەتی بینی کە وەکالەتی هینا لەسەر ئەو پارچە ئاردەیە یان وەکالەتی تایبەت یان گشتی ئەمە ئەو وەختی بەپێی یاسا ئیشەکانیان لۆ کەواتە ئەگەر ڕێو شوێنی یاسایی هەبی کێشەی نەخێر کێشەی نەخێر بە شەرتێک ئەو کابرایە وەکالەتی بداتە ئەو شخصی کە فرۆشتیتی وەکالەی لەگەر بیتن هیچ کێشەک نامێنن چکە دەبتە یاسایی تەواو زۆر باشە سەبارەت بە خزمەت گوزاریەکان ماوەکە بەهۆی قەیرانەکان ینی خزمەت گوزاری وەستێنرا بوو لە ناوچەکانی شارەوانی دەوروبەری هەولێر هیچ خزمەت گوزاریەکتان لە بەردەستە دەست پێ بکەنەوە ئێمە ئەو ماوەی ڕابردوو چەند پرۆژەیەک کە ڕاوەستا بوو دیسان خۆشببختانە بەڵێندەر دەستی بەکار کردەوە و پرۆژەکانیشمان تەواو کرد لەوانە هەمان بوو حەریق هەمان بوو وەرتێ چۆمان پیران ئێستاش دەمانەوێت دوو شوێنیت کەش دەست پێ بکەینەوە یەک لەوانە لە شاوێز ئەوی دیکەشیاندا پیرزی کاک نەبەز دەگوترێت هەولێر وەکو پایتەخت پارەیەکی زۆری بۆ خەرج دەکرێت بەڵام ینی ئەو پرۆژانەی کە لە هەولێر دەبینرێ پرۆژەی ڕێگاوبان ینی ئاوەڕۆ کۆمەڵی پرۆژەی دیکە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ پارێزگایەکی دیکەی هەرێمی کوردستان ڕاستە ئەوانە زۆر دەبیستین و زۆر جار پرسیارم لێکراوە بەس بە تەئکید ئەو بودجە و ئەو پارەی کەلۆ هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان سەرو دەکرێت زۆر کەمترە لە دهۆک لە سلەیمانی ئەمە چەندین جار ئەو گلەیەشم کردیا و ئێستاش دەیکەم ئەو من هەر بەو بۆنەوە ئەو پارەی کە تەرخان دەکرێت بۆ هەولێر ینی بڕەکەی کەمترە لە سلێمانی بەڵێ بەنسبەت ئەوەی کە بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان و زۆر جاریش داوام کردیا و حالی حاضر ئێستا نووسراومان لە وەزارەتی داراییە لە بۆ زیادکردنی بودجەی بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان کە لە کاتی خۆی لە قەیرانەکەی لە 175 بودجەکەیان کەم کردەوە ئەمن هێشتا داوای 100% نەکردیا کەمتر لە تقریبان هەتا 75 لە 100 وەربگرین لەبەر ئەوەی ناتوانین 6 شارەوانی بەڕێوە ببین بەو وەزعی ئەوە پێویستان بە چەندە چمە بلەکەیەوە ئەمە پێویستیمان وەکو جاران چەند بووە هەر ئەوەندە کە زیاتر لە 480 میلیۆن دینار بووە ئێستا بودجەیمە ئەوەندە بەشتان دەکات 480 میلیۆن کاتی خۆی دینار بۆ 6 شارەوانی سنووری پارێزگای هەولێر کفایەت مانگانە بوو ئەو کاتی خۆی پێش قەیران پاش قەیران ئێستا 162 میلیۆنە کە بەشی هیچ ناکە چکە لەمە لەو 6 بەڕێوەبەرایەتی کە 52 ئەمە پێشینی مانگانەیان دەدەینی حەز دەکەم ئەوەی کە ئەو قسانە دەکاتن دەڵێتن هەولێر زیاتر وەردەگری لە دهۆک و لە سلەیمانی وان نییە دهۆک و سلەیمانی زیاتر وەردەگرن لە هەولێر ئەوان ئایا چ دەکەن ئەوە وەزارەتمان هەیە کە دەزانی ئەو پرۆژانە چییە و چنیە ئەوان لەوێت چ کار دەکەن بەس ئیمە بەڕاستی لە ناحیەی بودجە زۆر 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 مەخدورین لەبەر ئەوەی شارەوانیەکان بە شەو ڕۆژ گلەیان هەیە حتا گەیشتە ئەو ڕادەیە سەرۆک شارەوانیەکان گوتیان بەیەکەوە هەر هەمومان دەچینە لای جەنابی وەزیر دەچینە لای جەنابی محافظ دەچینە لای جەنابی ئەگەر پێویست بکات سەرۆکی حکوومەتیش کە بزانن ئەوە بەتەنیا داواکاری من نییە کە من چەندین ساڵە داوای ئەو بودجە زیادکردنەی دەکەم بەداخەوە زیاد نابێت. ماوەیەکە ڕێنمایی تازە دەدرێت لە وەزارەتی شارەوانی و گەشتوگوزار سەبارەت بە هاوڵاتیان و چۆنێتی دروستکردنی خانوبەرە لەسەر زەویەکانیان. ئێوە لە چێوەی ئەو بڕیارانن بە تایبەت بۆ دابەشکردنی زەوی؟ ئەم بابەتە دیارە لە سەرەتا لەوە دەستی پێکردیە کە
شارەوانی و بەڕێوەبەتی شارەوانی ئەوانە ڕێنماییەکانیان شکان چکە ڕێنمایی کاتی خۆی بۆ دابەشدوو ئەبە شێوە بوو کە زەوی دابەشدوو تەنها لەو مقاتعەیە دەکرێت کە زەویەکانی تێدا دابش بوو واتە لەو بلۆکە دەکرێت لەو کۆڵانە دەکرێت کە بلۆکەکەی دابەشدووی تێدا کرایە اینجا مەرزی تایبەتیش تێدای مەرزەکان چیە ئەوەیەکەوە دەبێت ئەو زەویە کە دابەشدوو کرایە بە ناوی دوو هاوڵاتی ببێت و یاخود کوڕ و باب بێ کوڕەکەی ژنێ هێنابێت و جیرانەکانی شایدی بۆ بدەن کە کوڕەکەی بەژنەوە لەگەڵیتی ئەوە دەکرێت اینجا مەرزی کۆتایی کە لە هەمووی گرنگترە ئەوەیەکەوە نابێ ئەو کەسەی دابەشدوو دەکا هیچ سەنەدێکیان هیچ زەویشتری بەناو بێت بۆ ئەوەی پێشتری بەناوی نەبووبێ بەناوی هەبێت بۆ ئەوەی بەڵێ بۆ ئەوەی ئەو بەڕێزانەی کەەوە مەکتەبی عقاراتەوانی دی ئیستقلال و یان مۆنۆپۆلی ئەو بابەتەنەکەن بیکەنەتی جاری بەڵام دیارە لەلایەن سەرۆکاتی شارەوانی هەولێر و بەڕێوەبەتی شارەوانیەکان ئەو مەرزە شکێنرا بۆیە ئێمە داوامان کرد شەرت نییە لەگەڵ شکاندنی ئەو ڕێنماییانن نەخێر ئێمە دەش بشکاندی ئەو ڕێنمایی دەبێت بە ڕێنمایی بشکێندرێت ناکرێت هاکەزایی و بەبێ هیچ مەرجێک ڕێنمایەکان بشکێندرێت ئەوە بوو دابەشدوو پەڕیەوە بۆ گەڕەکی ئەندازیاران بۆ 32 پارک کە ئەمە بە هیچ شێوەیەک ڕێگە پێنادرێت بۆیە ڕاوەستا بەڵام لەگەل ئەوەی ڕاوەستا ئێمە داوامان کرد لە وەزارەتی شارەوانی سەرپێچیکاران نەک لە هاوڵاتیان تەنە لەو فەرمانبەرانەی کە ئەوانەی ئەو سەرپێچیان شکاند و ڕێگەیاندا بە ئەو گەڕەکانە و یان ئەو بلۆکانەی کە دابەشتوی تێدانێ دابەشدویان کرد بەڕاستی دەبێت کەواتە سەرپێچەکان لە سەرەتادا شارەوانی خودی شارەوانی خۆی کرد بە دڵنیاییەوە لە شارەوانی کراوە ئینجا هاوڵاتیان و ئەوانەی بازرگانیان پێکرد بۆ هۆی ئەوەی کەەوە هاوڵاتی مستحقی بە دابەشدووە بەڵام ئێستا ڕێ لێجی باشە ئێوە ئەنجومەنی پارێزگای هەولێرن بەرگریکارن لە مافی خەڵکی سنووری پارێزگای هەولێر ئێستا خەڵکێکی زۆر هەیە دەڵێ گرفتێکی گەورەمان هەیە لەوەی ناتوانین ینی زەویەکان لە ئەساسدا دابش کراون بەڵام ڕێگامان پێ نادەن ڕێپێدانمان پێ نادەن ئێوە چی دەکەن پێتان وایە هاوڵاتی نەحەقە یاخود ینی شارەوانی نەحەقی بەرامبەر بە هاوڵات خۆی مۆڵەتی بینا دائیمان بۆ ئەو کەسەیە کە تاپۆی بەناوە هەر کەسێک تاپۆی زەوی بەناو بێ وەکو نیشتەجێ شارەوانی لەسەری فەرزە مۆڵەتی بینابدان ناتوانانی مۆڵەتی بەڵام ئێستاوە ڕاگیرە بەڵام ئەوانەی دابەشدوو کە ڕاگیراوە دابەشدوو چووکە زەویەکە ئەسڵان لە ئەسڵدا یاخود پارچەیەکی بەناویتی یاخود ئەو شوێنە مەرزی دابەشتوی تێدانە چووکە لەبەر ئەوەی شارەوانی کە نەخشەی بنەڕەتی گەڕەچێک دادنێ بۆ ئەوە دادنێ خزمەت گوزاریەکان لەسەر ئەو حسابە دادنێ زەویەکان کە بەڵام لە بەشێکی بەڕێزکاگاری لە بەشێکی زۆری گەڕەکەکان ینی دابەشدوو کراوە تەنانەت لە هەندێک شوێندا ینی ئەو لاو ئەو لاشی دابش کراوە ڕێگە بە و زەویە نادرێت لە ئێستادا ئەوانەی کەەوە زەویەی 200 مەترە 100 مەتری دابش کراوە بۆ کەسێک بووبیناشی لێکرایە 100 مەترەکەی دی ئەوان ڕێگە بەوانە دەدەن بەس ڕێگە بەو زەویانە نادەن کە سەر لە نوێ دابەشدوو بکرێت بەڵاموانەی لە پێشودا بە ناویان ئێمە خەڵکێک کە بووە چەند ساڵێکە ئەو زەویەی کڕیوە ئێستا دەیەوێت خانووی لەسەر بکە ڕێگای ئەگەر تەنیشتی 100 مەترەکەی کراوێت تێ 100 مەتری تر ڕێگای پێدەدرێت بۆ زانیاری جەنابەت ئێستەمە وەکو لیژنەی شارەوانیش وەکو هەندێک بە دوواداچوونی خۆمان لە گەڕەکی بەختیاری چەند بە دوواداچوونێکمان کرد چەند زەویەک هەبوو تەنها 100 مەتری تێدا مابەوە شارەوانی ڕێگای پێدا واتە ئەوەی 100 مەترەکەی بوویتە بینە 100 مەتری تەنیشتی ماوە ئەوانە دەکرێن بەڵام دابەشدوو لە ئێستادا بۆ ئەوەی هیچی نەکرابیتێ ئەوانە ڕاجی باش ئێوە لەگەڵ ئەوەن کە بەم شێوەیە ڕێنمایەکان بمینێتەوە ئێمە لەگەڵ ئەوەین بگەڕێنەوە سەر ڕێنمایەکانی پێشووتر و ئەو ڕێنمایە جێبەجێ بکرێن چکە خەڵکی ئێمە هەیە خەڵکێکی کەم دەرامەتە و بلۆکەکەش دابەشدووی تێدا کراوە هیچ مانای نییە ئێستا ڕێگە بە زەویەک نەدرێت دابەشدوو بکرێت کە لە کاتێک لە بلۆکەکەدا هەیە بە مەرجێک ئەو کەسەی کە دابەشدوو دەکا هیچ زەویتری بەناو نەبێ واتە بۆ خۆی دێدا دابنیشێ نەک تیجارەتی پێ بکە ئێمە لەگەڵ ئەوەین و ئەو ڕێنمایانەش دەبێت تا بکرێتەوە دووبارە ڕێنمایی دابمەزرێت ئێوە هیچ فشارێکتان کردووە قسەتان کردووە بەڵێ بەدڵنیایی ئێمە نووسراومان بۆ ئاراستی سەرۆکاتی شارەوانی کرد سەرەتا پێمان گوتن مۆڵەتی سێمانجیان بدەنێ ناکرێت بە مفاجێ شەو ڕۆژێک ڕێنمایەکان هەمووی ڕابگیرێ و بگۆڕێ ئەمە بەڕاستی لەگەڵ ئوسلوبی کارگێڕی و ئیدارەدانی شار ناگونجێ
بەرپرسەکانی شارەوانی لە نێو شاری هەولێر و لە دەرەوەی شاری هەولێر بازدەوە دەکەن کەمی بودجا بۆ شارەوانیەکانیان وای کردووە پرۆژە خزمەتگوزاریەکانیان دوا بکەوێ و پشتبەستن بەو بودجەکەمەی کە ئێستا لە بەردەستیاندایە توانیویانە هەندێک پرۆژە لە ئێستا و داهاتوش بۆ هاوڵاتیان جێبەجێ بکەن. بەرپرسانی شارەوانی لە سنووری پارێزگای هەولێر نایشارنەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوو ئێستاشدا مامەڵەیەکی باش لەگەڵ سنووری پارێزگای هەولێر وەک پایتەخت نەیکردووە ئەو بودجەیە کە بۆی دیاری کردووە نەوەکو وەک پایتەخت بەڵکو وەک پارێزگایەکیش بودجەکەی بۆ تەرخان نەکراوە. ئەمە شوای کردووە کۆمەڵێک پرۆژەی جۆر بە جۆر لە سنووری شارەوانی هەولێر کەڵەکە ببێ و چاوەڕێ بکات لەوەی حکوومەت ئاوڕێکی جددی لێ بداتەوە و بتوانن لە داهاتوودا خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن بە تایبەت شاری هەولێر. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.